خەڵکی ئازادی خواز لە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا باسکی چەکداری خەڵکی زەحمەتکێشی کوردستانی ئێران نزیک دەبینەوە. ئێمە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا گیانبازی ئەم هاوڕێیە گیانفیدایانە لە ڕێگەی ڕاوەدونانی داگیرکەرانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی و هەوڵەکانیان بۆ ئاگادارکردنەوە و ڕێخستنی خەڵکی زەحمەتکێشی کوردستان بۆ ڕزگاری بەدەستی خۆ بەرز ڕادەگرین. بەم بۆنەیەوە یادی هەزاران گیانبەختکردووی کۆمەڵە بە درێژەدان بە ڕێبازەکەیان و پێشخستنی ئامانجی کۆمۆنیستی و ئازادی خوازانەیان بەرز و بەڕێز ڕادەگرین. بیرەوەری گیانبازیە و هاوڕێ زۆر ئازیزانە یەکێک لە پایە بەهێزەکانی خەباتی سۆسیالیستی و ڕزگاری خوازانەی حیزبی کۆمۆنیستی ئێران و تەشکیلاتی کوردستانی ئەو واتە کۆمەڵەیە. بەم بۆنەیەوە درود و پێزانینی خۆمان بۆ بنەماڵەی ئازیزی ئەو گیانبەختکردوانە دەنێرین و خۆڕاگری و خەباتی ئازادی خوازانەیان ستایش دەکەین. بژی پێشمەرگەی کۆمەڵا، بژی سۆسیالیزم.